سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز ئێمە ئێستا لە کەمەربەندی باپشتیان سۆرانی دیارە وەکە بینن ئەم شوێنە بە تەواوی دارماوە بە درێژایی کیلۆمەترێک و هەروەها لە هەندێک شوێن بە بەرینایی نزیکەی 2 مەتر دارماوەوە بڵین مەترسیەکی زۆری لەسەر ڕێگاکە دروست کردووە کەوا ڕێگایەکی سەرەکی ڕێگای بازرگانیە ڕێگای هامڵتۆنی پێدەڵێن من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن لەسەر ئەم بابەتە ئەسمە لای مامۆستا ئەرکان عوسمان مامۆستا لە بەشی جیۆلۆجی لە زانکۆی سۆران مامۆستا سڵاوت لێ بێتن ئەم کەمەربەندە تا چەندە مەترسی لەسەرە سڵاو لە ئێوەش ئەو کەمەربەندە کە ئەیبینن درزێکی گەورەی لێ دروست بووە ئەم درزە کە درێژایەکەی نزیکەی کیلۆمەترێکە بێتوە بەرینایەکەی بڵێن پانیەکەی نزیکەی 2 مەتر بێت لە هەنێشن وە قۆڵیشی نزیکی 15 تا 20 مەتر ینی بۆ تۆ بە ئەستوری 15 تا 20 مەتر بەرد و شاخ هەیە کە مەترسی هەیە بکەوێتە سەر جادەیەکی ڕئیسی ئەم جادە ڕئیسیە کە شادەماری ئابووری پارێزگای هەولێرەوە ڕێگای هاتوچۆی هاوڵاتیانە لە حاجی ئۆمەران و سۆران و ڕەواندز و ناوچەکانی باڵەکایەتی بۆ هەولێر یعنی جگە لەوەی کە بۆ لەلایەنی ئابووریش لەلایەنی گیانیش خەتەرەتی گەورە لەسەر دانیشتوانی ئەو ناوچانە دروستەکە کە بێرە هاتوچۆکن ئەم درزە نزیکەی 3 مانگ پێشە ئێمە هاتین سەردانمان کرد لەو ئەو کاتێک کە ئێمە ئیشی خۆمان لەسەر کرد بینیمان بەو شێوە فراوان نەبوو بوو ینی نزیکەی 2 مەتر نەبوو کەمتر بوو لە 2 مەتر بەڵام ئێمە ئێستا پێوانی خۆمان بۆ کردووە زیاتر بووە لە 2 مەتر پێمان وایە ئەم خێرا فراوانبوونی ئەم درزە هۆکارێکی بڵێم زیاتر دەستکردە تاوەکو سروشتی بێ خۆی دروستبوونەکەی سروشتیە بەڵام خێرا فراوانبوونەکەی زیاتر دەستکردە بەهۆی ئەو نۆیزە ئەو نۆیزە و ئەو بارەی کە لەسەر ئەو جادەی ئەو لۆدەی لەسەر ئەو جادە ڕئیسیە پێمان وایە ئەوە هۆکارێکی ترە لە خێرا فراوانبوونی ئەم درزەوە ئێمە وا پێشبینیەکەین لە داهاتوویەکی نزیکە ئەگەر بێت و چارەسەرێکی زانستیانەی بۆ نەکرێت ئەم پارچە شاخە ئەکەوێتە خوارەوە و کارەساتێکی گەورەی گیانی و ئابووریش لە پارێزگای هەولێر و لە خەڵکی ئەم دەڤەرەدا ساڵی تا چەندە کاریگەری لەسەر بڵین ئەم کەمەربەندە هەیە زیاتر دروستبوونی ئەم درزانە هۆکارەکانی سروشتی بوو مەلەرزە و بڵێم بارانی زۆر و وشکە ساڵیش دەوری خۆی هەیە لە زیاتر فراوانبوونی بەتایبەت ئەو جۆرە بەردانە ئەمە جۆرە بەردێکن کە پێیان ئەڵێن سۆفت سیدیمنت ینی بەردی نەرمن ئەمانە زیاتر بڵێم خێراتر لە بەردەڕەقەکان لە یەکتر جیابنەوە بۆیە ئەم وشکە ساڵیش دەوری خۆی هەبێ لە زووتر فراوان سەری بە پەلەی بۆ نەکرێتن لە پاییزی ئەم ساڵدا مەترسیەکانی تا چەند گەورن ئێمە پێمان وایە بەپێی ئەو ڕووپێوەی کە کردومانەوە پێشبینیەکەین لە پاییزی ئەم ساڵ ئەگەر بێت و بارانێکی بەهێز ببارێت یان چەند ڕۆژێک بەردەوام باران ببارێت بە ئەگەرێکی زۆرەوە گەر هەمووشی نەکەوێت بەشێک لەو شاخە ئەکەوێتە خوارەوە بۆ سەر جادەکە و خەتەرێکی گەورە دروستە قوڵایی تا چەند ئەبێتن قوڵایی وەکو وتمان 15 تا 20 مەترە ئەم 15 تا 20 مەترێت و گەر حسابی بڵێم پانی و درێژەکەی بکەیت ینی چەند هزار تەنەکات کە ئەکەوێتە سەر ئەو جادەیە جابێت و ئەگەر خوانە خواست کەسێک لە سیارەیەک یان بڵێن ئەو ڕێگا قەرەباڵخە لە ژێرەوە بەڕاستی کارەسات دروستەکات زۆر سپاس بۆ مامۆستا ئەرکان عوسمان زۆر سپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ئەم کەمەربەندەوە کەی بینین ئەگەر بێت و حکوومەت چارەسەرێکی بە پەلەی بۆ نەکاتە نەبێتە هۆی بڵێن کە بێت و دابڕمێتن ڕێگاکە بە تەواوی ئەوەستێ لە کاتێکدا کە بینین ئەم ڕێگایەکی بازرگانیەکەوە مەرزی نێودەوڵەتی حاجی ئۆمەرانی لەسەرەوە هەروەها ناوچەی باڵەکایەتی و ڕەواندزی لەسرە بۆیە پێویستە حکوومەتی هەرێم لە ماوەیەکی زوودا چارەسەر بۆ ئەم ڕێگایە بکات.